مايكل لا تنكاكر لا ده بيان بينو لا يبان بس بقى يورجلش أو قيمتي 50,000 أو قيمتي 50,000 لە وڵاتەکەی منە نازانم تاکەی جیلی ڕۆشنبیر ئەمەی پێ قبوڵە ئێمە چەند ساڵ ئەخوێنین بۆی پێمان بوترێ ڕۆشنبیر 16 ساڵ خوێندومە هەر یەکێک لە ئێمە نەوەکانی داهاتوو پێگەێنێ من هەموو ئەم هاوکارانەی ترم کە لە چواردۆرم وەستاون لەوە چێوان کوڕ و برا و برازای من گەورەکەن و منیش هەروەها ئایا کا ئێمە ئەگەرێکی نەتوانین پێنووسەکانمان بخەینە کار چی گەورەکەین بۆ نەوەیە گەورەکەی وەکو خۆمان بێت ئەمە بەرهەمی خوێندنەکەی ئێمە بوو ئێستا کرێکاریشمان دەست ناکەوێت جاران کرێکاریە بوو ئێستا بە کرێکاریش مەمنونین ئەو ئایلەکان بە کرێکاری مەمنونی دەست ناکەوێت سپاس بۆ وتان چی وای لە تۆ کردوانامەکەی خۆت سوتێنی ئەوەی کە ڕۆشنبیری لە وڵاتە چۆتە ئاستی سفرەوە هەمووانەی کە ئەخوێنن هیچیان بە هیچ نەکردووە خوێندن بەچی ئەوەتە مامۆستا حاڵێ بینی ئێمە بە مۆزعەشەوە داوای دامەزراند نەکەین من کە خۆم دامەزرێ موچەکەم کە لە 160 لێبڕێ ئەگەر تاعین بم 280,000 بمێنێتەوە 280,000 بم بەچی بیەم بە کرێی سەیارە بیەم بە قاتێک لە بەریکەم بیەم بە دەستێک جل بۆ دایکم یا بۆ باوکم 280,000 چیەکە ئەمڕۆ لە وڵاتەکەی منە جووتێ قۆنەرە نرخی چۆتە 50-60,000 کە ئەو پارچەوەرەقە بوو کە من سووتان ئیتر شادە چی لێ بکەم خەڵک بۆ خوێنە کە لە سای شادەگای سراحەتێک بکە من هیچ سراحەتێکم لە نەبینی پێویستم نییە تا لەمە دوا کرێکارێکم پێ باشترە سەربەرزیترم سواز بۆ تۆش